دوایی چەند جارێک لە پێدانی زانیاری هەڵە و چاوبەستی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوجار وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان وادەی دابەشکردنی موچەی مانگی 11 ساڵی ڕابردووی ڕاگەیاند. ئەمڕۆ وەزارەتی دارایی لە ڕاگەیەندراوێکی دابڵاوی کردەوە ڕۆژی چوارشەممە 24/1/2021 دەست بە دابەشکردنی موچە دەکات. لە ڕاگەیەندراوەکەی وەزارەتی داراییداوە ئاشکرا کراوە کە بە هەمان میکانیزمی مانگەکانی پێشوو موچە دابەش دەکرێت و لێبڕینی لە 21% بۆ موچەخۆرانی ئاسایی و لێبڕینی لە 50% بۆ پلە تایبەتەکان بە هەمان خشتەی مانگی ڕابردوو. وەزارەتی دارایی لە ڕاگەیەندراوەکەیدا دڵی وتەبێژەکەی حکومەتی هەرێمی ڕانەگرتووە و دەستەواژەی لێبڕینی موچەی بەکارهێناوە لە کاتێکدا وتەبێژی حکومەت ڕایگەیاندبوو پێمان ناخۆشە دەستەواژەی لێبڕین بۆ موچەی فەرمانبەران بەکار بهێنرێت. کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان 11 بڕیار دەرکرا بڕیاری دابەشکردنی موچەی مانگەکانی ساڵی ڕابردوو لە کاتێکدایە کە حکومەتی هەرێم دەیەوێت لە بودجەی 2021 هەرێمی کوردستاندا لێبڕینی موچەی فەرمانبەران جێگیر بکات و تاوەکو ئێستاش ڕوون نییە کە ڕێژەی لێبڕینی موچە بە لە 121 جێگیر دەکرێت یان زیاتر بەرز دەکرێتەوە و موچەی فەرمانبەران زیاتری لێ دەکرێتەوە. کابینەی هەشتەمی حکومەتی هەرێم لەگەڵ ئەوەی داهێنەری سیستمی لێبڕین و پاشەکەوتی موچە بوو، بەڵام شتێکە بوو ناوی پارەی قەرزی موچەخۆران بوو لای حکومەت. بەڵام لە ئێستادا کابینەی نۆیەم سەرەڕای هەموو بانگەشەکانی بۆ یاسا و چاکسازی و عەدالەت بەبێ هیچ پاڵپشتێکی یاسایی و ئەخلاقی ئەو پارێ لە موچەخۆران دەبڕێت و وەکو قەرز لەسەر خۆی تۆمار ناکات و ئامادە نییە لە داهاتووشدا بیگەڕێنێتەوە بۆ خاوەن مافەکان. هاوکات بەپێی ئەو داتایانەی ئینستیتوتی ئابووری بۆ ژمارە ئاشکرای کردووە، حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا 20 تریلیۆن دینار قەرزاری موچەخۆرانە و لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا 12 موچەی بە تەواوەتی دابەش نەکردووە. هەروەها 24 موچەی بە سیستمی پاشەکەوتی موچە دابەش کردو و 4 موچەش بە لێبڕین لە 118 بۆ لە 121 دابەش کردووە. بە وتەی بیلال سەعیدی سەرۆکی ئینستیتوتی ئابووری بە ژمارە، حکومەتی هەرێمی کوردستان لە مانگی هەشتی ساڵی 2015 تاوەکو کۆتایی ساڵی 2020 قەباری ئەو قەرزەی کە پێی دەگوترێت شایستەی دارایی موچەخۆران یان قەرزی موچەخۆران بڕەکەی گەیشتوتە نزیکەی 20 تریلیۆن و 59 ملیار و 926 ملیۆن و 946 هەزار دینار. ئێستا لە هەرێمی کوردستان 1,251,451 موچەخۆر بوونیان هەیە کە 750,805 کەسیان فەرمانبەرانی سەربازی و شارستانین، 242,269 کەسیشیان خانەنشینن. بەپێی ئامارە نافەرمیەکان 100,000 موچەخۆری بندیوار لە ناو لیستی خانەنشینی سەربازی و هێزە ئەمنیەکانەوە لەلایەن پارتی و یەکێتیەوە جێیان کراوەتەوە و لەسەر حسابی فەرمانبەرانی ڕاستەخینە موچە وەردەگرن و خزمەتی بەرپرسان و حزب و کۆمپانیاکانیان دەکەن.